تایبەت بە 8 مارس تەوەرمان دەبێت بەڵام ئەمە جیاوازتر باس لە توانا و لێهاتووی ژنان دەکەین لە ناوەندەکانی ڕاگەیاندن لە دەستگاکانی ڕاگەیاندن لە ڕۆژنامەکانی و تەواوی ئەو بابەتانەی کە سەرچاوەی هەواڵن بۆ هاوڵاتیان ڕۆڵی ژنان لە ئێستایی هەرێمی کوردستان بەکوێ گەیشتووە بە تایبەت لەگەڵەوەی کە ژن هەیە ڕۆژنامەنووسە پەیامنێرە پەیامنێری جەنگیە و هاوکات ئامادەکارە لێ پرسراوی بەشی هەواڵە و کۆمەڵێک جونگەی سەرەکی دەستگاکانی ڕاگەیاندنی بەدەستە چی باشترێکە هەنگاو بندرێ بۆ ئەوەی ژن زیاتر بتوانێت جێپێی قایم بکات لە ڕاگەیاندندا تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز هەژان خالیت مامۆستای زانکۆ لە ستودیۆی بەیانی کورسات نیوزمیانە خاتۆژان سپاس بۆ ئامادەبوونت سڵاو لێبێت زۆر سپاس 8 مارست پیرۆز بێت زۆر سپاس لە ئێوە پیرۆز بێت لە سەرجەم خانمانی هەرێمی کوردستان پیرۆز بێت لەو خانمانە پیرۆز بێت کە بەهۆی ژنبوونیانەوە گیانیان فیدا کرد و گیانیان بەخشیوە لەو پیاوانەش پیرۆز بێت کە پشتگیری دۆزی ژنەکەن دەستەکانت خۆش بێ باس لە ڕۆڵی ژن دەکەین پێگەی ژن دەکەین لە ناو ڕاگەیاندندا لە ئێستای هەرێمی کوردستان ئەگەر باس بکەین چۆن دەیبینیت وەکو مامۆستایەکی زانکۆ ئەو بەدواداچوونانەی کە کراوە تایبەت بە ڕۆڵی ژن لە ڕاگەیاندندا بەڵێ بە خۆشحاڵیەوە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە پێشکەوتنی زۆرە بینین لە بەشداری ژنان لە سەرجەمکایەکانە بە تایبەتی یەکێک لەو بوارانەش بواری ڕاگەیاندنە کە ژنان جێگە دەستیان دیارە هەر بۆ خۆیدان کە من هاتمە سەرەوە بۆ کەناڵی کورسات کۆمەڵێک بە کۆمەڵێک بۆ منە ڕێگەیە هاتم ژنم زۆرە بینی بەشداریمە بینی و ئەمە ڕەنگیاوەتەوە لە بەشێکی زۆر لە دەستگاکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان کە جێگەی خۆشحاڵیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە هێشتا ژنان پێویستە بۆستن و کۆتایی هاتوو بەشدارن و بەشداری کاران بەڵکو کۆمەڵێک ڕێگری هەیە ئێمە پێمان خۆش هەمیشە لەم جۆرە بەرنامانەیە پەنجە بخەینە سەر ئەو ڕێگریان و قسە لەسەر ئەوانە بکەین باش کاتە ڕێگریەکان کامانن کە هێشتا ماوێتی ژن زیاتر چێپی قایم کات زیاتر ڕۆڵی خۆی ببینێت لە ڕاگەیاندندا بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە گەر باس لە ژن بکەین چی ئەگا لە ڕاگەیاندنە ئێمە ڕاستە ئەیان بینین کادری پێشکەوتومانەیە بۆ نمونە پێشکەشکارمانەیە ئامادەکارمانەیە و خۆت ئاماژەت پێکرد ڕۆژنامەنووسی جەنگمان هەیە بەڵام ئەمانە چەند کەسێکن یعنی لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکەن ئەی لە پشتی ئەمان ئەم خاتونانە کێ ئیشەکات لە ژووری هەواڵەکانە ئێمە غیابی ژنمان هەیە بەداخەوە ڕێگری هەیە لە ناو ژووری هەواڵا کە ژن نەتوانێت کۆمەڵە پۆستی بەرز هەیە باڵا هەیە بۆ نمونە بەرپرسی نیزگازەرین بۆ نمونە با بڵێن تەنانەت بە ڕێوبەری مؤسسەکانی ڕاگەیاندن کەمترینیان ژنن ینی من لە ماوەی پێشوە داتایەکم لە بەردەستا بوو بۆ توێژینەوەی دکتۆراکەم هەر بە چاوی سەرنجە سێرم کرد بزانم چەندێک لەو ماڵپەڕە ئەلکترۆنیانەی کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە تەسجیل کراون لە سندیکا خاوەنە دارێتیەکان یاخود خاوەن ئیمتیازیان ژنە بەداخەوە تەنها یەکدانم من بەرچاو کەوت کە خاوەنداری ژن بوو لە نێوان ژمارەیەکی زۆر بێشمار یعنی نزیکی 100 ماڵپەڕی ئەلکترۆنی ئەمە پێمان وڵێت کە ژنان غیابیان هەیە لە ناوەندەکانی بڕیاردان ژنان غیابیان هەیە لە دیاریکردنی مەسجی ئیعلام پەیامی ڕاگەیاندن و ئەمەش ڕەنگایەتەوە لەسەر ریپرزنتیشن و با بڵێن پیشاندانی ژن لە ناو ڕاگەیاندنە و چۆنێتی ڕووماڵکردنی دۆزەکانی تایبەت بە ژن کە بە چاوێکی زیاتر بەداخەوە پیاوانە تەعاملی لەگەڵا کرێت باشە ئەو ئاماری کە لە بەردەستا بوو هۆکارەکانی نیشاندا بوو هۆکاری غیابی ژن یاخود کەمترین بەشداری بوونی ژن لە جونگەی بڕیاردان لە ناو ڕاگەیاندن بۆچی دەگەڕێتەوە لە ڕاستیە ئامارێک بوو نەکتێژینەوە بۆیە بە دوواداچوونی تیانە بوو تەنها ڕقم بوو من خۆشم بە سەرنجەوە سێری ئەوم کرد بەڵام ئێمە توانین وەکو پسپۆڕی بوارەکە کە هەم زیاتر لە 12 ساڵا وەکو ڕاگەیاندکارە وەکو کچ سەرەتا هاتینە پێشە و ئێستا گەشتین بە تەمەنێ خاوەنی ماڵ و مناڵین و یعنی ئەزانین کە سترێس و زەختەکان لەکوایە بۆ ژنی ڕاگەیاندکار و تەجروبەی پێش خۆشمان زۆرشتمان پێڵێت کە چەندێک قورسە ئیشکردن بۆ خاتون
بۆ ژنان لە بواری ڕاگەیاندنە. بەتایبەتی ئێمە هەمیشە باز لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەکەین کە زۆر پاڵپشتن بۆی کە ژنی زیاتر دەرکەوێت، بەڵام بڕۆ سێری کۆمنت و سێری ئەو فیدباکانە بکە کە بۆ ڕۆژنامەنووسانی ژن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە نووسرێ بەشێکی زۆر تەشیری تایە، بەشێکی زۆر ڕووخاندنی تایە، بەشێکی زۆر لە کەمکردنەوەی تواناکانی ژنی تایە. بۆیە ئێمە خۆمان ئەبێت تەحلیلمان هەبێت و ئێمە ئەبێ خۆمان بزانین کە هۆکارەکان چین. هۆکارەکان زۆرن. ئێمە بەگشتی سیستمی حکومڕانیمان لە هەرێمی کوردستان یارمەتی دەرنیە بۆ هێنانە پێشەوەی ژن. هەوڵ هەیە، ئێمە ناڵین هەوڵ نییە، بۆ خۆمان دانیشتنی ئێمە لێرە هەوڵێکە کە قساکەین، ینی سپیسێکمان پێدراوە قسەیتی ئاکەین و ڕۆژانە لە زۆربەی ڕێکخراوەکانە ژنێن رێتە پێشەوە. بەڵام ئەمە کەمن و بەداخەوە بەشێکی زۆر لە پیاوەکانی ئێمە تا ئێستش باوەڕیان بەوە نییە کە ژن ئەبێت لە ڕاگەیاندنا کار بکات. من لە هەمان کادا مامۆستام تەلەبەم هەیە ئەڵێت مامۆستام بە شەڕ هاتووم لەم بەشە بخوێنم لەبەرەوەی کە سوکارم پێی قبوڵ ناکرێت ژن لە ڕاگەیاندنا دەرکەوێت کە من خۆم زۆرم حەز لێیە. یعنی ئەمە یەکێکە لەو کێشانە کە تا ئێستا لە ڕووی سیستمی وڵاتەکە لە ڕووی کەلتورەوە مجتەمەعی ئێمە بەداخەوە خەڵکانێکی تایە کە پێیان وایە کارێکی خراپە ژنان بێنە بواری ڕاگەیاندن و ئەو بوارانەی تر کە بواری بۆ نەهونەر و هەنێ بواری ئیدیکە. وەژنانە بەستنەوە بەداخەوە تەنها بە مەتبەخەوە. من تەقدیری هەموو ژنێکەکەم کە لە مەتبەخە کارەکات و ئێستا کۆمەڵێ خاتونی بەڕێزمان هەیە، ئەوەش ئیشە خاتونی بەڕێزمانەیە ئیسفادەی لە ڕاگەیاندن کردووە بۆی دەستڕەنگینی خۆی و کاروبارەکانی ڕۆژانەی خۆی بزنسەکەی لە ڕێگەی سوشال میدیاوە بگوازێتەوە. بەڵام بەداخەوە ئێمە ئەو عقلێتە نەک لە ناو پیاوەکانە هەیە. من نامێت تەنها پیاوەکان تۆمەت بارکەم بەش کە پرسیاری هۆکارە کرد بەشێکیشی ژنەکان خۆیانن کۆڵێن ژن خۆی بە تەبیعەتی حاڵ کۆمەڵە زەختی لەسرە لە ڕووی ماڵداریەوە. ئەمانە لەوانەیە توانەکانی کەمێک سنووردار بکە نەتوانێت وەکو پیاوان ئیسراحەتتر بۆ نمونە باسی دووگیانی بکەم، باسی ئەوە بکەم کە لە کاتێکا لە موسسەیەکی ئیعلامی ئیشەکەی ئافرەتێکی دووگیانی زەخت و سترێس زۆر لەسرە، بۆیە زۆربەی کا دەبینین کۆمەڵە خانمی ڕۆژنامەنووسی بە توانامان هەبوو وازیان هێناوە بەهۆی ئەوەی بە کۆمەڵێ بابەت تێپەڕێون کە پەیوەندیە بۆ ماڵداری و کۆمەڵێ تایبەتمەندیش ژیانیانەوە. خاتوەژان دەمێ باس لەوە بکەم پشت ئەستوری یاخود سووربوونی ژن لەسەر و ئامانجەی کە دەیەوێت بە تایبەت ئەگەر ئێمە ئێستا بابەتەکەمان ڕاگەیاندن بێت چۆن سوور بێ لەسەر ئەنجامەکەیت کە توانە و لێهاتوویەکانی خۆی نیشان با ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان بڕوا بتواناکەی نەکرێت، بەڵام لێرەدا بەهێزی ژن لەوەیە کە پیشانی بدات بڵێ من ئەتوانم. چۆن ئەمە نیشان بدات تا قەنەعەت بە سەرپەرشتیارەکەی بە بەڕێوەبەرەکەی بە خاوەنکارەکەی بکات کە تۆ وەک پیاوێک دەتوانیت لە بەشە هەستیارەکانی ڕاگەیاندن بەرپرسیارەتی و هەبێ. بەڕای من ئەبێ ژن زۆر گەورەتر لەو بیر بکاتەوە کە هەمیشە چاوەڕێەوە بێ لە ژێردەستی کەسێکا ئیش بکە کە پیاوە، یعنی لەگەڵ تەقدیرما بۆ هەموو ئەو پیاوانی کە خاوەنکارن و خاوەنداری مؤسسە ئیعلامیەکانن. بەڕای من ژن پێویستە خۆی بە ئەوەنە لە توانەکانی خۆی ڕازی بێت، خۆی هەوڵبا بێ بە خاوەنی مؤسسە ئیعلامیەکان، یعنی خۆی هەوڵبا بووی کە لە ناوەندی بڕیاردانا بێت، لە ئەنجومەنی با بڵین تەلەڤیزیۆنەکانای بڕیاردانا بێت، ئیکتیفانەکە بۆی کە پەیامنێرێک بێت چێتە دەرەوە، ئیکتیفانەکە بۆی پێشکەشکارێ بێ، بەڵکو طموحی هەبێت و فرسەش زۆرە. سووربوون یەکێکە لەو شتانەی کە زۆر یارمەتی هەموو لە هەموو بوارەکانە هەر هەموو مرۆڤێگەیە کە تۆ ئیسرار بکەی لەسەرەوەی کە ئەتوانم ئەم شتە بکەم و ئیسفادە بکات لەو چانسەکەمانی کێتە بەردەمی و ئاگای لەوە بێت کە بەکار نەهێنرێت، واتە نەبێ بە زمان حاڵی گواستنەوەی ئەو زانیاریانەی کە با بڵین عقڵێتێک ئاڕاستەیەکات باوەڕی بە دۆزی ژن نیە و بە کەیسی ژن نییە، بەکار نێنرێت تەنها بۆ جوانکاری وەکو بووکەڵەیەک، تەنها بۆ نمونە لە سوشال میدیا بەداخەوە زۆرە بینین ئەم هەموو کچە باشەمان هەیە بەکارهێنرێن بۆ کۆکردنەوەی لایک، بۆ کۆمنت، بۆ بەرزبوونەوەی ئەکتیڤی پیجەکان. بۆیە ئەبێ زۆر وریا بێ و هۆشیار بێت لەوەی کە بەکار نێنرێ. یەکەم دووەمیانە بێت طموحی هەبێت، پلانی هەبێت کە ئەتوانێت چی بکات و شەر نیەت ئیلا
تۆ مؤسسەیەکی ئەعلامی و هەبێت تایبەت بێ بە دۆزی ژن ئەکرێ مؤسسەیەکی ئەعلامی خەبەری و هەبێت و بەرپرسی بیت و کاری تیا بکەیت یعنی هەنگاوەکانە و ئەبێ پیاوانیش بێنە پێشەوە بە تایبەتی و پیاوانی کە باوەڕیان بە قەزەی ژن هەیە ببێنە پێشەوە باڵپشتی ئەم ژنانە بکەن چکە باوەڕ بکەن ئەمە ئیسفادە بە خۆشیان نەگەێنێ لە بەرامبەرە نەوەکو ئەرکی سەرشانی خۆشیان سوکترەکات ژنانیش بێنە پێشەوە لەگەڵیانە کات بکەن. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکان جام دەمەوێت ئیزافێ بخەمە سەر قسەکانمان خۆشبەختانە لە دەستگای میدیای کورساتە بەرپرسی ژووری هەواڵمان خاتونێکی لێ هاتوو بەتوانایە کە بەرپرسی ژووری هەواڵی کورسات نیوزە زۆر بە ئاگایانەوە هەم مامەڵە لەگەڵ هەواڵ و بابەتەکان دەکات و هەم ئاراستەی چەندین کەسی دیکەی ناو نیوزڕوم دەکات بۆ بە ئەنجام گەاندنی ئەرک و کارەکانیان لەگەڵ ئەوەش ڕەنگە هێشتا کاری زیاتر ما بێت ئەرکی زیاتر ما بێت کە بتوانین جێبەجێکەین زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ هەژان خالید مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ بەڕێستان دووبارە 8 مارس لە تەواوی ژنانی دنیا لە ژنانی کوردستان بە تایبەتی پیرۆز بێ.